کاکە پەناگەم پاییزە و کزەی شینێ لە دڵما کەف و کۆڵیەتی کێ لەبەر کۆستی منا خۆی دەگرێ دڵم بولبولە پاییز چڵیەتی دەمە و پاییزان ڕوو لە شێتبوونم پاییز کەنیسە و خەڵوەتگەی منە ترپە و لێدانی دڵخەزانێتی و لە ڕوانینی چاوان تاوەنە پاییزم زامە و هەمیشەییە ڕوخساری بەهار نایشارێتەوە لە قوڵاییمە گەڵا ڕێزانە زریانی ناخم نابڕێتەوە من بۆچی نەمرم بۆ نەبمە هەورێ تێر بگریم بەسەر باڵای ئازیزە بۆ ئازیز ڕۆی و لە من ناپرسێ تەمێکم لەناو کۆشی پاییزە. ئەزان و خۆشەویستانی کورسات لە هەرکوێیەکەن جوانترین سڵاوی ئەمەتان لێبێ بەیانیتان باش خۆشحاڵین بۆ ئەم ڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بین لە هاوینە هەواری سەرچناری شاری سلێمانیەوە لەگەڵ ئێوە ئەبین بۆ ماوەی کەمتر لە 2 کاتژمێر بینەری پرۆگرامەکە من کۆمەڵێک میوانی ئازیز لامان میوانە کە بەرنامەکەی ئەمڕۆ ئەتوانین بڵێن میوان نین خاوەن بەرنامان و خاوەن شوێنی خۆیانن بەڵام بەرنامەکە جوانتر و قەشەنگترەکەن بۆ ئەمڕۆمان. ئەمڕۆ پرۆگرامەکەمان لە هاوینە هەواری سەرچنارە. ئاوەکەی سەرچنار چاوگەکەی نیشتیمان لای منی دەردەدار تۆی شیفا بەخشی گیان. ئەمە بەختیار زیێوەر وا فەرموویەتی کە سەرچنار هەمیشە شیفایە بۆ دەردی دڵان هەمیشە شیفایە بۆ ئەوانەی کە بەردەوام هیلاکن و هەست بە ماندووبوونی ژیانەکان ئەتوانن بێن سەردانی سەرچنار بکەن چونکە سەرچنار لە هەر چوار وەرزەکەی ساڵە خۆی ئەڕازێنێتەوە لە وەرزی زستانە تارای زیوی نەپۆشێت و بە فرێکی سپی جوات لەم سەیرانگایە ئەبارێت و ئاوێکی سازگار و قوڕی ئاوە سازگارەکەی ئەوەندەی کە سەرچنار جوانتر و قەشەنگترەکات وە بە هەمان شێوە لە وەرزەکانی ترەوە لە ئێمە لەسەر وەرزی پاییزین کە گەڵاکانی ڕەنگی ئاڵتونی هەیە کە سەرجەم فۆتۆگرافەرەکان سەرجەم بووک و زاواکان و خێزانەکان ئەگەر بیانەوەی وێنێکی یادگاری بگرن بیر لە سەیرانگەی سەرچنارەکەنەوە کە وێنە یادگاریەکانی لێ بچرکێنن. ئەمڕۆ کۆمەڵێک میوان لامانە میوانێکی زۆر ئازیز هونەرمەندێکی گەورە مامۆستا دکتۆر محەممەد جەلیل ئەندەلیبی ئاوەزدانەر دکتۆر و ئەتوانین بڵین مۆسیقای کوردی قەرزارێتی بە ئاوازەکانی و چەندین بەرهەمی ناوازەی هەیە کە بۆ هەتا ئەمێنێتەوە و میوانێکی دیکەمان لەگەڵایە مامۆستا عەزیز حەمەکەریم میوزیزیان مامۆستا کاروانینەی میوزیزیان و خاتۆنیگەنی زیایی هاوسەری مامۆستا محەممەد جەلیل ئەندەلیبی کە بە دەنگە خۆشەکەی بەدەڤژەن و ئەمڕۆ بەرنامەکە جوانتر و قەشەنگترەکات و لەگەڵ ئەوەشدا شاعیرێکمان لەگەڵایە کە هەمومان دڵنیام کە گوێبیستی بەرهەمەکانی بووین لە دەنگ یەکێک لە هونەرمەندەکانەوە کەسمان نییە کە گوێمان لە گۆرانیەکانی هونەرمەندی گەورە بەهجەت یەحیا نەبوو بێ کە ئەو شاعری ئەمڕۆ لامان میوانە کە بەرنامەکە قەشەنگتر و جوانترەکات حەڤەل لە هۆنراوەکانی هونەرمەندی گەورە بەهجەت یەحیا کردوێتە گۆرانی و هەمومان ئاشناین بە ئەو گۆرانیانە ئەویش مامۆستا هێمن مامنادر شاعیر هەروەها خاتونێکی شێوەکار لەگەڵمانە ئەبێت کە لە کەرکووکی قودسی کوردستانەوە تەشریفی هێناوەتە سلێمانی و بەرنامەکە جوانتر و قەشەنگترەکات ئەویش خاتوو کلارا ئەلیە کە بە وێنەکانی بەرنامەکە جوانترەکات وە لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ تابلۆیەکی هوەری جوان ئەنەخشێنێت لە بەرنامەکەیە. خاتوو کلارا سڵاوە دەبێ بەخێر بێ و سڵاو لە ئێوەش بێت بەخێر بێن سەرچاو و سەرسەرمان هاتن. بڕۆینە لای مامۆستا جەلیل دوو جار بەخێر بێ جەنابەت هەمەوەی کە لە ئێرانەوە تەشریفت هاتووە بۆ هەرێمی کوردستان. ئێستا ئەگەر هاوکاران ئەزیێت کێشن مایکێکمان پێبن بۆی کە گوێمان لەوتەکان بەڵێ تا مایکەکەی بۆ بەستن ئەتوانین بڵین کە پرۆگرامی ئەمڕۆ زۆر تایبەتە ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانی گەورە بەگشتی کۆبۆتەوە لە پرۆگرامی ئەمڕۆ ڕۆژێکی نوێدا لە شاشە جوانەکەی کورساتەوە
کە ڕۆژهەڵاتی کوردستان و هەڵەبجەی ئازیز و هەروەها لە کەرکووکی قوچی کوردستان ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێدا هەمویان پێکەوە کۆبوونەتەوە و بەرنامەکە جوانتر و قەشەنگتر و ڕازاوەترەکان لە هاوینە هەواری سەرچنار لە شاری سلێمانی. بەڵێ مامۆستا بەڕێز و احترامە و بۆ شارە جوانەکەی سلێمانی کاناڵە بەرزەکەی کوردستان من زۆر افتخارەکەم زۆر خۆشحاڵم لەوە کە هام لە خەمەتتانە جا بێژم من چرۆن بوو هاتم هەر بە عێشقی کوردستانەوە هاتم بۆ ئێرە باوەڕکە من داوەتی فستیواڵی شانۆی دەربەندیخان بووم کە هەر بە ماوەی 5 ڕۆژ لە ئێرانەوە حرەکەتمان کرد زۆر بە پەلە من و نگین خان هاتین فقط زانیمان بگەینە دەربەندیخان لە فستیواڵەکە افتتاحیە شرکەتمان کرد هەر بە عێشقی ئێوە بە عێشقی شارە جوانەکەی پیرەمەرد و شێرکۆ بێکەس و زانایانی گەورە واقعەن پایتەختی شێعر و گۆرانی سلێمانی و هەموو هونەرمەندانی بەڕێزی زۆر پایە بەرزی سلێمانی من هەر لێرە و ئەرزی سڵاو و احترامێ هەیە لێن جا مەسەلەی تر عەرز کە من تەشەکۆرە ویژەم هەیە لە مامۆسا عەزیز حەمەکەریم باوکی ڕێهات و بۆ خۆسوس دۆسی عەزیزم 30 ساڵەم مامۆسا کاروان کە بەڕاستی خۆی مژیەکی گەورەیە و زۆر بە افتخارەوە من لە تەک نگین خان دوو کەسیاتین تەقازامان کرد لەگەڵمانە بن و زۆر خوشحاڵم هاین لە قەومەت شاشە جوانەکەی کوردستانە ئێمەش خۆشحاڵین جێگەی شانازیە میواندارەتی بەڕێزت هەرچەند کورسات ماڵی بەڕێزت و هەموو هونەرمەندانە مامۆستا جەلیل چەند جارە تەشریفت هێناوە بۆ سلێمانی ئەمە چەندەم جارە فکەم 3-4 جارێ هاتووم بۆ سلێمانی بۆ هەولێر سلێمانی دهۆک باڵێ ئەمانە منتها من فکرکەم 20 ساڵی لەو پێش دەنگم دێت باڵێ باشە دەنگی جەنابەوە کەمێ بۆ من دوورینەوە ئەم دەنگی خوڕی ئاوەکەش دێ مامۆستا لێش سروشتین ئەو بۆیە وەلێ لۆکیشنەکەتان زۆر باشە لۆکیشنی ئێرە بەڕاستی سەرچنار زۆر جوانە من حەزم لێە دروستە بۆ هەواکەی بۆ سازی سنتور کە 72 دانە سیمی هەیە زۆر سەختە لە نەزەر کۆکردنە و ڕێزۆنانسە و وەلی تر بینەندگان ئەبەخشن ئێرە فەزاکە ئازادە زۆر سەرتە هەواکەی لەبان سنتورە و ئەگەر کەمێ نەختێ ناکۆکە زۆر مازەرەتە خوازین وەلێ کاروانگیان و مامۆستا عەزا دروست یەکەن لە تەکمەنەکەی منە زۆر خۆش بێ سپاس بۆی ئێمەش خۆشحاڵین هەم گوێمان لە وتەکانی بەڕێزت هەمیشەڵڵات گوێمان لە دەنگی خۆشی ئالەتی سنتورەکەی بەڕێزت ئەبێ جا نگین خانیش هاوڕێیەکی جەنابەت بووە کە لەگەڵت هاتووە نگین خان بەڕێزت ئەمە هەر مایکەکە مامۆستا عەزیز کێشی جەنابەت یەکەم جارتە یا جەنابیش پێشتر هاتووی بۆ سلێمانی فەرموو خزمەت جەنابتان بینەرانی و بیسەرانی عزیز نەهاتووم پێشتر هاتی هاتووم باشە سەرچنار هاتبووی وەڵا دەفعیک وەلی ئاوانەوە ئاوانەوە زۆرێک لە خەڵکی ڕۆژهەڵات مامۆستا جەلیلیش ئەبێ جەنابیان ئەزانن تەنانەت ئەگەر سەردانی سلێمانیان نەکردو وەسفی سەرچناریان بیستووە شعری شاعرانە بە تایبەتی زۆر تایبەتە زۆر تایبەتە ئەچینە لای مامۆستا عەزیز بە ئەوان شڵاوی خۆیان بگەێنن ئەگەر بارێک نەبێ مایکەکەی بینە سڵاو لە بینەرانی شاشە جوانەکەی کورسات زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە ئەم بەرنامە جوانە لە کەش و هەوایەکی سروشتی جوانە لە هاوینە هەواری سەرچنار لەگەڵم خێزانە جوانە ئاشنایەتی ئێمە خزمایەتێکمان لەگەڵ ئەم هونەرمەندە و خێزانی هەیە بەڵام بێرەوە هاوڕێیەکی جوانی ئێمن هاتنی ئەمان بۆ سلێمانی و بۆ فیسیڤاڵی شانۆی دەربەندیخان زۆر لە ڕۆژێکی
کەش و هەوایەکی باراناویە و بەڵام زۆر خۆشحاڵانە کاک هونەر و کاکاروان و من ڕۆشتینە دەربەنی خان و تەنها ماوەی سعاتێکمان هەبوو پرۆڤەمان لەو بەرهەمە جوانە کرد بە خۆشحاڵیەوە بەرنمەیەکی جوانمان لەوێ پێشکەش کرد لە دەستپێکی شانۆکا و ئەمڕۆژ سپاس بۆ ئێوە لێرە کۆمەڵێ بەرهەم بەشداریەکەین سپاس بۆ ئەمانیش کە ئەم دەرفەتەیان ڕەخسان و سپاس بۆ سپاس بۆ بەرەزیشتان خۆشحاڵین بە ئامادەبوونتان کاکاروان سڵاو و خۆشەویستیم بۆ تەواوی بینەرانی کورساتی خۆشەویست هەیە خۆشحاڵم ئەم بەیانیە لە خزمەتی ئەوەی خۆشەویستم کاکەڕەوانت خات و سەحەر هاوڕێیانم لە ناو ئەم پرۆگرامە جوانەوە زۆر زۆر خۆم بە خۆشحاڵەزانم بەڕاستی کە ئەمڕۆ لە پرۆگرامە لەگەڵ دکتۆر جەلیلی عەندەلی بیمێکێک لە مامۆستایانی مۆسیقا و گۆرانی کوردی کە بەڕاستی ساڵانێکی زۆرە ئەم ئوستادە گەورەیە زەحمەت ئەکێشەوە کاری بۆ زۆرێک لە گۆرانی بێژانی کورد و با بڵێم فارسەکانیش کردو کە بەڕاستی هەمووی جێگەی شانازین بۆ منم ڕۆ زۆر مای خۆشحاڵیە وەکو مامازەوتی بە مودەتێکی کام کۆمەڵە کارمان ئامادە کردووە کارەکانی خاتونیجین زیاتر بابەتی عیرفانی و مۆسیقای ئەسلی کوردین کەەوە زۆر مای خۆشحاڵی ئەمڕۆ بتوانین لەم پرۆگرامە کۆمەڵێک کار و بەرهەمی جوان پێشکەشی خۆشەویست زۆر خۆشحاڵیشم لەگەڵ مامۆسا هەیە منم ئەمڕۆ لەم پرۆگرام ئێمە سوتۆیەکی جوان بوو زۆر خۆشحاڵ کاری هاوبەشیشتان ئەبێ مامۆستا هێ من بەخێر بێ باشی بەڕێزیشت لەسەر سەرچنار چیت هەیە بۆمان باسی بکەی بە تایبەت سەرچنار سەرنجی شاعران زۆر بەلای خۆیان ڕاکێشێت بەڵێ سەرەتا زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەکە بەشداریەکەم لەگەڵ بەڕێستانە زۆر سپاس بۆ کەناڵی کورساتی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز پێ خۆشحاڵم کە لەگەڵم هونەرمەندە بەڕێزانە بەشداریەکەم لە بەرنامەی ئەمڕۆ سەرچنار بەڕاستی یەکێکە لە هاوینە هەوارە دیرینەکانی شاری سلێمانی و لە شاری زۆر لە شاعیرەکانە هاتووە بە تایبەتی نالی کە باسی ئەم شارەیە کات کە نامە نێرێتەوە بۆ سالن ئەڵێ هەواڵی سەرچنارە پرسێ لە زۆربەی شعری شاعیرەکانە بەڵێ سالمیش وەڵامی هاتەوە کە هەواڵپرسی سەرچنارە دیارە سەرچنار شوێنێکی تایبەتی هەبووە لە دڵی شاعیرەکانەوە لە دڵی نالیدا ئەجینا لە دوورە و لە وڵاتی غەریبیوە ئێرەی لەبیر نەیە بووە گە شوێنێکی زۆر تایبەت نەبووایە زۆر خۆشحاڵین باشن لای خات و کلارە خات و کلارە سڵاوت لەبێت خات و کلارە ئەلی شێوەکار هونەرماند لە کەرکک قودسی کوردستانەوە هاتووەتە تەشریفی هێناوە بۆ شاری سلێمانی و بەرنامەکە جوانتر و قەشەنگتر و ڕازاوەترە کە خات و کلارە سەرەتا خۆت بناسێت من کلارە عەلی محەممەد ئەندازیارم بەڵام حەزم زۆر لە هونەریە پیشەی خۆت هونەرمەندی و کاری شێوەکاری نییە ئەندازیاری وەرەزت ئەندازیارم بەڵێ ئەندازیار چ بەشێک سوفتوێر ئینجینیرینگ بەڵێ اینجا دوای ئەوە دەسم کرد بە ڕەسمکردن لە 2020 و 3 ساڵە خەریکی ڕەسمکردنم و بەڵام ئەکید پێویستەکە بە تقریبان 10 ساڵ بۆی بگەمە ئەو مستەوای کە من ئەمەوێت جارێ لە قۆناغی ئەمپروڤم لەگەڵ ئەوەش دەسم کردە پیانۆ عازفکردنیش ئەگەر کات هەبوو بەسەر چاو لێرە ئەمڕۆ تابلۆیەک ئەنەخشێنی تۆ بەڕێستان لێرە ئەگەر تەشتیتان بێنن بەڕێستان کاری خۆتان بە ئەنجام بگەێنن تابلۆکەتان دەست پێ بکەن و پێشمان بڵی تابلۆکە چییە بۆ ئەمڕۆ تابلۆکە مەنزەرێکی سروشتیە مادام ئێمە ئەمڕۆ لەو شوێنە خۆشین سەرچنار ئەبێ مەنزەرەکەمان سروشتی بێتێکی تابلۆی سروشتیمان بۆ نەخشێنی فەرمو تۆ بەڕێزت تسکە بە کاری خۆت لە کاتەکە ببینین لە کۆتایە ئیشە جوانەکەی بەڕێزت ببینین جاڕەوان سەحاریە نەلات بزانین تابلۆکەت پاشکەمێکتر بەکوێگات نابێ لە سەرچنار نەبیت و وا نەبێت کە بە هەمێکی میوزیک بەیانەکە جوانتەرەوە وایە بە ئەو سەرمایشمان لەبێ بچێتەوە نگین خان بینە لای جەنابێت گوێمان لە دەنگە خۆشەکەی بەڕێستەوە بێت دواتریش کە ئیتر ئاوێتەی ئەو موزیکە جوانە ئەکرێت فەرمونون موسیقی عرفانی جیاوازە فەرقەکە موسیقی عرفانی بەڵێ وەڵا هەرەوە گەرەکمان ببێژینە خزمەتان ئەم موسیقی عرفانیە موسیقیەکی زۆر جیاوازە ئومیدوارین کە بەدڵتان بێت زۆر سپاس
جوشن پوسج چمان هونو خروشن جگر تامیان و ناوی ریدمر اعظم سوچیا تمام بیوگر جوسا دیدکم دیدی توش دین دلم چون مجنون آرامش میاد باورم نیان تاروی قیامت باورم نیان تاروی قیامت راحت بنیشو ساعت بزامت راحت بنیشون ساعت بزامت هر باکم ین سرن اربدار هر باکم ین سرن اربدار بکشن آخر جرای اشتیار بکشن آخر جرای اشتیار دیده خود لایی جوشن حوسج چمان هونا خروشن آی دیدن خود لایی زم دیدم جوشن پوسج چمان هونا خروش جگر تامیان جگر تامیان و ناو یرید اعظم سوچیان اعظم سوچیان تمام بی ماشەڵڵا لەو دەنگێکی گێرم لەم کەشە ساردەیە زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بابێنە لای مامۆساهێ من زۆر بەخێربی جەنابەت بێگومان جەنابشت وەکو ئێمە چێژت وەرگرتۆ لەی بەرهەمە جوانە جەنابەت یەکێک لەو شاعرانی زۆر گرنگی بەوەی قسەی دڵی خۆت بکەی بە شعر ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکەیت لەگەڵ ئەوەیە کە مۆسیقی بەشێکە لە ژیان لا دوایە شعر ئەکەوێتە کوێی ژیان وشەکان شعر قسەی ڕۆحە کاتێک کە شاعیر هەستی ئەبزوێەوە شتەکان ئەیجوڵێنێ بارە دەرونیەکانی تەواو پڕە بن ئەو کاتە هیچ شتێکی بۆ نامێنێتەوە ئیلا ئەوە نەبێ بتوانێت لە شارێکا دەری ببڕێ لەبەرەوە من هەمیشە ئاڵێم شعر قسەی ڕۆحە لای بەرهەمێکی جوانی جەنابەت جادواتە درێژە ئاین بە گفتگۆکەمان و هەروەها ئەچینە لای میوانەکانمە فەرموو بە خۆشحاڵیەوە ئەگەر ڕێگەم بن من ئەم شیعرە پێشکەشەکەم بە ڕۆحی شەهیدی بەرزەفەڕ شەهید دەنیس هێڤی کاتێک کە ئەندامی کۆنگرەی نەتەوەی کورد لە هەولێری پایتەخت شەهید کرا بە دەستی تورکە فاشستەکان ئەم شیعرەی منی بە خەتێکی گەورە بە دەستی خۆی بە ڕێنووسی کوردی بە پیتی لاتینی لە ژوورەکەی خۆیان هەڵواسی بوو
دیارە ئەو لە دەنجی بەڕێز هونەرمەند بەهزێت یەحیاوە گوێی لەم شعرە بووە. ئێمەش ئێستا بە دەنگی جەنابەت دووبارە گوێمان لێ بێت. زۆر سپاس. من کوڕی ڕۆژهەڵاتم، هەستێکە پێناز ناکرێ غوربەتم، هەستێکە پێناز ناکرێ غوربەتم، بەردیش گریا لە ئاهی من کەوتم، ئەوا لێرە لەسەر ماڕە قەڵاتم، بەم بەنەوە من کوڕی ڕۆژهەڵاتم، عمرم بەخشی فیدای خۆشەویستیمان، کوا باوەشی گەرمی تۆ ئەی نیشتیمان، بۆ تۆ چوومە ژوانی مەرگ ئەی وڵات، مەرگ بۆ خۆی پەیمان شوێن بوو نەهات، لە سوتانە گۆرانیم بۆ تۆ ئەچڕی، بۆ لە ئاستم وەک بەفر سارد و سڕی، بەسەر لاشەما ڕێکە بەرەو ئازادی، لای منەوە هەردەم گەردن ئازادی، لای منەوە هەردەم گەردن ئازادی. دکتۆر گیان بینە لێ بەڕێزت دەستت خۆش بێت. ئەو مایکەکە کاکەڕوانگیان ئەگەر یارمەتیمان دکتۆر گیان خانەوادەی بەڕێستان هەم لە دایکەوە هەم لە باوکەوە ئەهلی مۆسیقا و عیرفان و هونەر بوون و خۆشەویستیی تایبەتیان بەگشتی بۆ هونەر هەبووە، ئەمە ئەوڵێ کرێ بڵین هاندەرێک بووە و هۆکارێک بووە بۆ ئەوەی کە بەڕێستان بێنە ناو دنیای هونەرەوە. من جدم باوە گەورەم خەلیفە عەبدولسەمەدی ئەندەلیبی لەو دەفژەن و گۆرانی بێژگەری عێرفانی ناو خانەقا تەکیە بووە جدم. باوکی دایکیشم ئاغا میزامان پێوتە شاگۆڵ خانم زۆر بە تایبەت بۆ خصوص دایکم مشەوەقی ئێمە بوون. جا من ئامۆزایکم هەیە ڕۆحی شاد ئیرەجی ئەندەلیبی دەیناسن لە باوکیە و ئیرەجی ئەندەلیبی خانەندە و گۆرانی بێژ بووە، زۆر مشەوەقی ئێمە بوون و حکمەتی نەوبەری خاڵۆم، حکمەتی نەوبەری خاڵۆم یانێ برای دایکم ئەویش بە ڕەحمەت بچووە، ئەمانە زۆر مشەوەقی ئێمە بوون. من هەر لێرە و ئێمە 6 براین، مامۆسا دکتۆر جەمیل ئەندەلیبی کە قانونژەن و ڤیالۆنژەنە، جەمشیدی ئەندەلیبی مامۆسا جەمشیدی ئەندەلیبی بەناوبانگە کاکە کاروانەوەی پێکەوە ڕەفیق بوون لە تارانە بە یەکەوە بووگەن. بەڵێش بەلای کاک جەمشیدەوە فێر بووە بەڕاستی خۆب کاروان خۆی ماشەڵڵا ماشەڵڵا ئۆستادە مامۆسایە ئەمێنێت فەرشیدی ئەندەلیبی و فەرهادی ئەندەلیبی و فەرزادی ئەندەلیبی هەموو نەوازەندین لە تەک خۆشکەکانم گۆڕێزی ئەندەلیبی ئەوێ سەنتور و ئەنیسوتۆی هەیە و خۆشکی گەورەم ئیجازە بەم هەر لێرە و ئەقدەسی ئەندەلیبی زۆر بە تایبەت ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆشکە گەورەکەم کە ئەقدەسە بەڕاستی زۆر خۆشمان دەوێ یاخوا سڵامەت بێ بەڵێ. دوو خۆشکیشم کە بە ڕەحمەت بووگەن سورەیا ئەندەلیبی شارزادە ئەندەلیبی لە هەر سوورەتێکە ئێمە هەمیشە هەموومان ئالی عشق و عێرفان و موسیقا بووین. جا مامۆستا جەنابەت لەگەڵ کۆمەڵێک لە گۆرانی بێژ و هونەرمەندە زۆر بە ناوبانگەکان لە ئێرانە کارت کردووە. مامۆستا شارامی نازری کۆمەڵێک مامۆستا شەجەریان کۆمەڵێکی دیکە حتا خاتوونی حومەیرە گۆرانی جەنابەت عێرفانیت بۆ ئاوازەکەی داناوە. لەگەڵ ئەوەیە باست کرد لە مناڵی و گوێچکت ئاشنا بووە بە مۆسیقای خانەقاکان. لەسەرمە کتێب جەنابەت هەیە ئەوەی کە ئەو سرود و گۆرانیەکانی خانەقاکانت کۆ کردووەتەوە. ئەگەر باسی نووسراوەکانیشت با بکەین لێرە. نووسراوەکانم من تواو هەموو ئاهەنگەکانی خانەقام جەم کردگە ئاوانیویسیم کردگە تەزی تەحلیلم کردگە و ئەرزکەمە خدمەتان 3 کتێبم هەیە
پرۆڤەی سنتور و کتێوی مێتۆدی دەفژەنین بە سەبکی خۆم ئەرزکەم بە خدمەتتان جا من لێرە پێم خۆشە باسی هۆنراوەکان و هینتا من 50 ساڵ لەو پێش کات هەیە من فەرموو من ئەوەڵین ئەسەرم بۆ مامۆستا شارام نازری شعر و عێرفان بەکاری منە و سیدیەکەی هاتە دەرەوە ئەوەڵین ئەسەری موسیقای سنەتی بوو کە دەڵێ وە لەبانی موسیقای عێرفانیە بوو لەبانی ریتمەکانی موسیقای کوردستاناتە بوو تەکێگەر بۆ مامۆستا شەجەریان من تەنید یاد تۆ در تۆرۆ لەبان ریتمی حەفت زەربی خانەقا دروستم کرد و حەفت زەربی جا ئەوە بعدەن من بۆ حمێرا لە ئەمریکا بووم یەک ئالبۆم 8 دانە تەسنیفم بۆی ساز کردووە بۆ خانمی پەریسا 2 ئالبۆمم من ساز کردووە زۆرن بەڵێ بۆ عەلی ڕزای افتخاری من هەموو ئیشە جوانەکانی من بووگەم بۆ هەر جا لێرە بێژم در هەوایەت بیقەرارم بیقەرارم ڕۆز شەب داومە بە شارامی نازری ئەوە بۆ عەلی ڕزا افتخاری زۆر 3-4 دانە هێنم ساز کرد ئەو وەختە بینە باز موسیقی کوردیەکان بۆ حسێنی شەریفی مامۆستا حسێنی شەریفی موسیقای دینم دروست کرد بۆ حسامی لۆڕنەژاد کە زۆر بەناوبانگ بوو بۆ پەیامی عەزیزی باقودسیان من بە یەک ئالبۆم ئەمان من مەشهور کردگە یعنی خواوەن تەعالا لوتفێکی بە من بووگە هەر خانەندەیەک من زۆر ببورن بینەندگان عزیز من خۆدشیفتە نیم وەلێ لطف خوداوەندی بوو هەر تراکێکم دروست کردگە و خانەندەمە مەشهور کردگە ئەرزکەمە خدمەتتان بۆ مامۆستا عەباسی کەمەندی ئاخرین ئالبۆمی بەنەبووم ئیتر خانەندەگەرێ زۆرتر سالاری ئەندەلەبی ڕەزەوی سەربستانی کامیا بێزاد زۆرن ئەوە زۆرن من ماشەڵڵا لە جەنابەت کە ئەوە نە چالاکی من مەشهورم کە پۆرکارترین وە خاترانگیزترین ئالبۆم گەرمەز یانێ لە ناو موسیقا ژەنگەرە ئێرانە حدود 35 تا 40 ئالبۆم دروست کرد شامل هەر ئالبۆمی دەها تراکیات کاتە مامۆستا دنیایەک خەڵک قەرزاری جەنابتە بۆ دروستکردنی یادگاریە جوانیەکان بە من لێرەوە ئەرزکەم یەک جاری تر بە ئفتخارەوە کوردم بە ئفتخارەوە هەمیشە سەیم کردە بۆ موسیقای کوردیەوە ڕاتیە بکۆشم چونکە بە ملەتەکەم ئفتخارەکەم و من سەیم کردگات یانێ سابتم کردگە وتمە موسیقای کوردی دایەکی موسیقای فارسیە موسیقای کوردی دایەکی موسیقای ئێرانیە بە ئەسەرەکانەوە من تواو هاتم مەسەڵەن ئەس دەستی عێشق لە بیرم چوو مامۆستا عەزیز شارۆخ هەر لێرە و ڕێز و احترام مەزبۆی من کارێکم کرد حمێرا چوون بۆ ئەمریکا دووپاتی کردەوە هەروە من موسیقیم بردە ناو موسیقی باشە دکتۆرم پرسیارێکم لەسەر ئەوە هەیە ئەس دەشت عیشق کە حمێرا وتوێتیەوە بە زمانی فارسی وتوێتیەوە و کاری بەڕێستانە ئاوازداننی بەڕێستانە کارێکی کوردیە کلتور و فەرهەنگی کوردیە باشە مۆسیقای کوردیە ئەکرێت ئەمە بڵین ئەم کارەی بەڕێستان کە بۆ حمێرا کردوتانە لە خزمەت هونەر و مۆسیقای کوردیە بووە یان نەخێر هونەر و مۆسیقای کوردی ئەمە پرسیاری گوێگرانە هونەر و مۆسیقای کوردیتان بەکارهێناوە لە خزمەت هونەری فارسیە ناخێر ئەمێ وەڵامەکە لە بەڕێستەوە بەڵێ ئەرزکەمە خەومەتت من توا موسیقی فارسیم کردەسە کوردی ریتمە ئەسەن دوو چوارەم مەسەڵەن موسیقای فارسی من کردومەسە ریتمی خانات هەمووی موسیقای ئەو وەختە یەک مەسئلە عەرزکەمە خەومەتان
لەناو بڕوشوری ئالبۆمەکانە من بە ئفتخارەوە میشەوتممە مەسەڵەن حومێرە تەسنیفی ئەس دەستی عشقی وتوەسە و بە ئفتخارە و وسە ئەم موسیقایە کوردیە یعنی هەموو عالەم دەزانن لەناو ئالبۆمی ئەس دەستی عشق دوو سێدا چواردانە گۆرانی هەیە کە سێ دانای بادینانە یەک ئاهەنگی هین خۆم ئەس دەستە عشق ساختەی خۆم داهێنەری خۆم و شێعری حەزرەتی عەبدولقادری گەیلانیە عارفی گەورەی کورد وە سونەت ئەرزکەم بە خدمەتتان هەر ئەوە چوون بۆ ئەمریکا حومەیرە هەر لێرە و ڕێز و احترام مەسپێ ئیسە گوێز لە دەنگ من خەبەریشی هەیە لە ئەمریکا و بەرنامەکەمان دەبینێ ئەرزە سەلامەت دارم حومەیرای عەزیز ئینشاءالله کە سەلامەت باشین هەر ئەم ئاهەنگیە لە من گەرەک بوو ئەس دەستی عشق وتی من گەرەکمە دووپاتی کەمەوە بە ئفتخارە و وتی من ئاهەنگ دەسە دووەم کەسێ ناخوێنم بەس کاری مامۆستا عەندەلیبی خۆی قسێکی جوان هەیە ئەڵێن مۆسیقای ئێران قەرزداری هونەرمەند و موزیسیانی کووردە کاتە ئەم قسەیە تەواوە بەڵێ 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 ئەرزکەمە خدمەتتان مامۆستا جەمشید عەندەلیبی بەنێنەوە و زۆر خەومەتی گەر کامگارگەر زۆر خەومەتیان کردگا بەڕاستی موسیقای ئێران قەرزداری موسیقا ژەنگەرێ بەناوبانگی کوردستانن جاما مۆستا حەیفە بەرنامەکەی ئێمە میواندارەتی جەنابتانی کردبێت و گوێمان زوو لە دەنگی خۆشی خاتوننگی سنتورەکەی بەڕێست و هەروەها کاروان و مامۆستا عەزیزەوە نەبێت فەرموو ئەرزکەمە خەومەتەن کارێکە سەر لە ناو ئالبۆ من دیدەکەمە هەر کەسێ داورەت شێری خۆمە میلۆدیەکەش کاری خۆمە بەڵێ دەستخۆش ها بە ریتمی دەزەربی کوردیە و ریتمەکەی دەزەربی کوردی پێ ریتمی غەوسی بفەرموو مامۆستا من خواهشمەز لە 2 دقیقە نگین خان تەکنەوازی کات دەفێک فەرموو نگین خان
هر کسی دارد یار نورسی دارد هر کسی دارد یار نورسی دارد من هم تو را دارم جانم توی مهربانم هی جانم هی تو عشق و عرفانم هر کسی دارد یار محرمی دارد من هم تو را دارم جانم توی ماه تابانم هی جانم ای تو عشق و عرفانم هر تو هی نگاری من شوخکی عیاری من هر تو هی دلداری من شوخکی عیاری من شاهی شاهانم هر توی جانم نوری جوانم هی جانم هی تو درد و درمانم کسی دارد یار همدمی دارد هر کسی دارد یار و محرمی دارد من هم تو را دارم جانم محیط تابانم ای جانم ای تو عشق و عرفانم به تو زار حالی من هودمی خیالی من بو تو خزانی من باخی من گلزاری من شوق و ایمانم هر توی بیانم شدی تو مهربانم هی جانم چاورتم قربانم کسی دارد یار همدمی دارد هر کسی دارد یار و محرمی دارد من هم تو را دارم جانم توی ماه تابانم ای جانم ای تو عشق و سیە و خۆش بێت دەستان خۆش زۆر مامۆستایان زۆر دەنگی سپاس. تۆش نەرزێ خات و نگین بەڕاست. بینە لای مامۆستای هەمن مامۆستای هەمن وەک لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەم بۆ کرد حەڤەل لە بەرهەمەکانی هونەرمەندی گەورە باجر یحیا هۆنراوەی بەڕێزن دەنگ و میلۆدی تا چەند هۆکارە لە گەیاندنی پەیامی ڕاستەقینەی هۆنراوەی شاعیرەکان بەڕاستی کاریگەریشی زۆری هەیە ڕەهەندێکی ترەدا باڵێکی ترەدا بە شیعرەکان بەڕاستی ڕەنگە ئێستاکە خوێنەر کەم بێ کەمتر بگەڕێ بە شوێن شیعرە بەڵام گوێگر زۆرترە لەبەر ئەوە کاتێک کە شارێکە کرێ بە گۆرانی باڵاترە بێت لە هەموو ئانوساتێکە ئەتوانی گوێ لێ بگریت گۆرانی هەروایە بە تاکی ئەبێت تایبەتمەندیەکی هەبێت تاکو شعر ببێ بە لیریک پێم وایە بەڵێ ئەبێت هارمۆنیەتێکی خۆی هەبێەوە کێش و قافیەی هەبێ و زۆر جار ئەو گۆرانیانەی کە ببوورە ئەو شعرانی کە ئەکرێن بە گۆرانی هەر خۆی ئاوازەکەی تێدایە ینی زۆر جار خۆی ئاوازەکە شارەکە ئاوسە بە هەموو شعری شاعیرێک یان بڵین هەموو شعرێک بۆ گۆرانی نابێت یان هەر ڕێخستنی وشە نییە شارێکە بۆ گۆرانی بشە هەروایە باشترین گۆرانەکانیش ئەو گۆرانیانن بە قەنەعەتی من کە بە وشەی سادە بەڵام دنیابینیەکی قوڵ لە پشتی هۆنراوەکەەوە بێ ئیترایە ئەو دنیابینە دنیایکی عرفانی بێ یاوەکو باسی خۆشەویستی بێ هەر باسەکانی تر لەبەرەوە هەموو شارێک پێم وایە بۆ گۆرانی ناشێ لای بەرهەمێکی تری باڕەوە بە خۆشحاڵیەوە تکایە سۆزی فرمێسک
چۆن فرمێسکم نەبارێنم کە جامی بادەم خاڵیە بە فرمێسکم خەندە دەکا لە گریەی مەی ناحاڵیە من سەبوریم بە فرمێسکە مەزبوونیشم بە بادەی عیشق کەسێ مەستی ئەوین نەبێ چۆن دێدەگا لە سۆزی عەشق ساقیا دەست لەسەر سینە دێمەوە لات بەتکاوە مەڵێ دەریکەن بەدمەستە خۆ هێشتا تینوم نشکاوە هەموو تەمەن لە بادەی عەشقی تۆ نۆشکەم جا تێر نابم 100 جار دەرم کەی دێمەوە لە مانای تۆران فێر نابم هێندە دڵشکا و تینوم پەنام هەر دەستی ساقیە لە دەوری باڵایە گەڕێم هەتاکو عمرم باقیە جامم پڕکە کە دەنگی نەی لە ناڵەی ڕۆحی من ئەچێ بەڵکو ئەم شەو لەگەڵ هەڵدانی پێکێکە ڕۆحم دەرچێ زۆر سپاس لە ئەمرە هەر باقی بێ ئەبوو لەگەڵ دەنگی خۆشی سنتورەکەی مامۆستایە دەنگی نەیەکێک کاکاروانیش هەبووە کەواتەوە شەڵڵا بۆ بەرهەمێکی تر سپاسە دەکەین ئێمە لەگەڵ بینەرانمان بێگومان لەم بەیانیە جوانە بەردەوام ببین با لە ئێستا و چانێکی کورت وەربگرین ئەگەڕێنە وڵاتە ئازیزان و خۆشەویستانی شاشە جوانەکەی کورسات پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە هەرجێگێکەوە بینەرمانن هەینێکی پڕجوانیتان هەبێت هەینێکی پڕ خێر و خۆشی و بەرەکەت بێت بۆ گشت لایەکتان ئێمەش ئەمڕۆ وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە بەرنمێکی زۆر زۆر تایبەت لە هاوین هەواری سەرچنار لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستین بێگومان هەر کەسێک سەردانی هاوین هەواری سەرچناری کردبێت بێگومان یاد و یادەوەرێکی زۆر جوانی لە لای خۆی تۆمار کردووە جاچ ئەوانی کە لە سەردەمانی ڕابرد و سەردانی ئەم هاوین هەوارە جوانەیان کردووە لەم کەش و هەوا دڵگیر و دڵڕفێنەیە چ جای ئەوانەشی کە ئەم نەوەی تازەیە کە سەردانی هاوین هەواری سەرچناریان کردووە بێگومان یادگاری جوانیان تۆمار کردووە چ جای ئەوەی کە بە خێزانی هاتبێتن یاخود لەگەڵ هاوڕێیان و دۆستیانە هاتبێتن بۆ چرکە ساتێکیش بێت ئەو ئەرشیفە جوانیان لە مێژووی خۆیانە لە مێژوو یادەوەری خۆیانە تۆمار کردووە منیش ئەمڕۆ لەم بەشەی پرۆگرام چەند میوانێکی ئازیز و خۆشەویست لەگەڵمانایە وەگەی بینن کەشەکەمان زۆر دڵگیر و دڵڕفێنە بە ئومێدم ئێوەش لەم هەینەیە بتوانن سەردانی ئەم هاوین هەوەرە جوانە بکەن و کەشێکی جوان لەگەڵ خۆتان و خێزانە کەسانە تۆمار بکەن بە خۆشحاڵیەوە دوو میوانی خۆشەویست لەگەڵمانایە باسی یادەوەری جوانەکانی سەرشارمان بۆکەن باسی ئەومان بۆکەن چۆن توانیویانە کەشێکی جیاواز تۆمار بکەن بە خۆشحاڵیەوە خات و گەلاوێش ڕەزا و خات و جوانە لەتیفم لەگەڵایە ئەچمەلایەن خات و گەلاوێش سلااو لێبێت و بە خێراتی بە هەر مایکەکە بێمە دەستخۆ سلااوتان لێبێ و سواز بۆ میوانداریە خۆشحاڵم کە بۆ جارێکی تر لە مناڵیەوە تەبەن ئێمە لەم شوێنەیە توانیمانە خۆشیەکان لێبینین ئێستا زۆر خۆشحاڵم لەگەڵ ستافێکی جوانی کورسات هاتوین باسی بیرەوەریەکانی سلێمانیەکەین باسی بیرەوەریەکانی سەرچنار و سلێمانیەکەین خات و گەلاوێش باس لەواکەین کەشەکەمان پاییزانەیە وەرزی پاییز و نزیکی ژەبینەوە لە وەرزی زستان و پێمان ناوەتە وەرزی زستان باسی بکەین یادەوەریەکان لە نێوان سەرچنار و وەرزی پاییزە چۆنە یادەوەریەکی جوان لە لای تۆ گەڵاڵە بۆ لە لای تۆ تۆمار کراوەکو خۆت دەست خۆش بێ یادەوەریەکان زۆرن بە تایبەتی لە سەرچنار ئێمە کە باسی سلێمانیەکەین وە بزانم مجموعی شوێن هەیە وەک ناسنامەیەەکە یەکێ لەوانە سەرچنارە ئەوەی سلێمانیشی نەبینی بێ پێم وایە ئەزانێ سەرچنار هەیە سەرچنار ینی هاوینەوارێکە دیارە لە ناو شاری سلێمانی ئێمە ژۆک مناڵی شارەکە و خەڵکی ناو شارەکە بەدەر نەبووین لەوانەیە کە هاتوین سەردانی ئەم هەوارگێمان کردووە و کات و ساتی خۆشەکان لەگەڵ خێزانەکان بەسەرمان بردووە ئێمە زۆربەی کاتێک کە مناڵ بووین دایک و باوک و کە سوکایە و ساوا بوو لەگەڵ ڕفێقانە بوو ئاین بەڕاستی شتەکە ئاوا بوو لەگەڵ خێزانە ئاهاتی
ئیتر ئەگەر چی سەیرانگای سەرچنار دوور بوو لە ناو شاری سلێمان لە ناو شارەوە لە چاو ئێستا ناو جەرگەی شارە خەڵک ئەگەرچی بە وەسائلێکی زۆر قورسەوە ئەهات یعنی هەموو سیاری نەبوو خەڵک هەبوو لە نزیکانە بە پێلەوانی هاتون هەمێ بە ئەسپ و عەرەبانە هاتون لە زمانی ئێمانە زووتر ئەوەی ئێمەش بیرمان بێ بە سیارە و بە پاس هاتوین بەڵام جەیەکی زۆر خۆش بووە ئەو ڕۆژەمان زۆر تایبەت بووە کاتوینتە ناو سەرچنارەوە ئەو خواردنەی هەبووە ئەو سات مەجموعەی خواردنی فۆلکلۆریە بۆ دایکمان کردوتی ئەو خواردنانەمان کردو هاتوین لێرە چێژ و تایبەتیەکی هەبووە بەڵێ من هەموو کاتی ئەو پرسیارێتە مێشکم ئەوسا وەسائل قورس بوو ئەوسا خواردن وەکو ئێستا نەبوو ئەوسا جوانیەکان و شتەکان وەکو ئێستا نەبوو یعنی ئیمکانیت بە کوردەکەی ئیمکانیت نەبوو لای کەس لەگەڵ ئەوەشە سەرچنار ئاوا فراوان و جوان نەکرابوو دەرەجێ بام هەر جوانی خۆی هەبووە بۆ ئێمە دڵخۆش بووین ئەڵێم هەموو جارێت تا ئێستا بەڵامی ئەو پرسیارە وەرنەک بۆ ئەوە دڵخۆش بووین ئەو کاتە و ئێستا یین ئەو دڵخۆشی ئەو سامانیە گەلایۆشخان ئێستا بینەرانی خۆشەویست بە دیار پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نێودانیشون حەزەکەن تۆزە یادەوەری جوانیان گوێ لێ بێ یادەوەری خۆشیان گوێ لێ بێ چی یادەوەریەکی خۆش لە لای تۆ تۆمار کراوە کە تاکو ئێستاش لە بیر و هزری تۆیە هەرماوەتەوە ئاوەتە خوازی هەر ئەو یادەوەری جوانەکەی تە هاوینهاواری سەرچناریەتەوە خەیاڵت وەڵای یادەوەری من پۆک پێی لەگەڵ خێزانەکەمان خۆشترین یادگاریمان هەیە وەکو ناو خێزانەکەم کە کۆبووینێتەوە ئێستا یەکێک لە خێزانەکەم لێرەشە کە یەکێک بۆ لە فلاشگێڕەکانی ئەم هاوینە هەوارە لە ساڵی هەفتاکانە ئێمە مناڵ بووین چەنەها وێنەی گرتوین ئەو کاتە یعنی ئێستا زکراتێکە بەداخەوە زۆر بەشی فەوتاوە بەڵام مەجموعە وێنەیە ماوە تۆ زۆر دڵخۆشم بۆ کاتێک کە من تەمەنێکی کەم هەبووە ئەم دوو فلاشگێرمانە بووە یەکیان بەداخەوە شەید بۆ یەکیانیش ئێستا لەگەڵمانە سوپاس بۆ خواتە من درێژ بێ ئەمە یادگاریەکە یەکێکیش لەوانە بزانم پێشتریش باسم کرد من هەموو جارێک ئەو کاتە ئێمە مناڵ بووین تەمسیلی ژیانیە کرد عەبدوڵی حەمەد جوان و شادان فواد ڕێزمێ بووان و لێرەوە ئەو تەمسیلە زۆرمان حەز لێ بوولەوە اینجا کە هاتووم بۆ سەرچنان مناڵم هەموو جارێ سەیرم کردو بزانم شوێنەکان کوێ بوو دا ئەنیشتم قسان کرد کاک عەبدوڵی حەمەد جوان لەگەڵ شادان خان هیوایەتم بوو بیان بینم بەڵام ئەچوومە ئەو جێگایانێ خەراق ئاوکە کورسی لێ بوو ئەمە بزانم لەویا چۆن لەکویا بوون چ کورسیەک بووە دووسێ کەڕەت ئەوم تکرار کردوتە کاتمە بزانم کام کورسێ بوو لە سەی دانیشتون ڕاستەکە یادەوەریەکی زۆر زۆر جوان بووە جا بۆ بەرچاوڕوونی بینەرانی خۆشەویستیش گەلایۆشخان ئەمە یەکێکە لەو وێنە ئەرشیف کراوانی کە هەم وێنەی سەرچنار و هەم وێنەی ئەو کەسایەتیش فلاشگێڕی بەڵێ بەشی سەرەوەی خۆی ئەگەر ئەوە سەرچنارە بەشی سەرەوەی بەڵێ ئەوەیانە هەر ئەم کاک خالیت خۆی لەوێوێکێ لە فلاشگەرەکانی هاوڕێ دیارەگرتوەتی ئەمەش کاک خالیت خۆیەتی مسەوەرێکی دیاری سلێمانی و فلاشگێر بۆ لە هەفتاکان بەڕێزی زۆر هاوکارم بۆ لە ئیشوکاری من بە دوای گوێنە کۆنەکانی سلێمانی ئاگەڕێم بەلا بە دوای وێنە گرەکانی سلێمانی کۆنەکانە گەڕێم زۆر هاوکارم بووە ئەمە خۆی دەلیلە بۆی کە ئەو کاتە فلاشگێر بووە هەروازام 7 ساڵ 20 ساڵ بووە لەو تەمەنەیە زۆر باشە گەلایۆشخانیە مۆلای تۆ با بچینە لای خاتوو جوانش جانە لەتیڤ وەکو کەسایەتێکی شار ئەمڕۆ بە جلوبەرگی کوردی و ئاڵ و واڵاوە هاتون بۆ هاوینە هاواری سەرچنار بە خێراتن سەرچاو جوانەخان با هەر لەوە دەست پێ بکەین پێم وا بێت زانیاریەکی کورتت لەسەر ئەرشیف و مێژووی سەرچنار ئامادە کردو بە کورتی بۆمان باس بکەیت و یادەوەریەکی خۆشی بەسەرهاتی مناڵی خۆشت لەگەڵ خێزانە جوانەکە تا بۆمان باس بکەیت دەستە خۆش بێت سەرەتا زۆر سوپاسانەکەم زۆر سپاسانەکەم وەکو کورسات کە لەگەڵ هەموو خەڵکی سلەیمانیە بە تایبەتی و شارەکانی تریش ئەرکە کێشن بەرنامەی تایبەت پێشکەشەکەن ئەمە خۆی لە خۆیە ئازاتی ئێوە دەرەخایەکەم شت با بێمە سەر ئەوەی کە با بزانی سەرچنار هەر ئەو سەرچنارە وەکو گەڕەکەکانی کە زۆر لە گەڕەکانی سلەیمانی مێژوویەکی تایبەتی خۆی هەیە تایبەتی خۆی هەیە هەر یەکە و ناونیشانێکی لەسەرە ینی ئەگەر بیتە سەر بۆ نمونە سابوونکەران هەر شوێنە و
یادەوەری و ئیش و تایبەتمەندی جوانی خۆی هەیە بەڵام ئەوە ژێکێک لەوانەی کە لە خەسڵەتێکی سلێمانیە مێژووی سلێمانی ئاوێتەیە لەگەڵ سەرچناردا کاتێکە ئەم مێژووە باس دەکرێت من خۆم بە دوچوونم بۆ کردەوە ڕاستە ئێمە هیچ کامێکمان لەوانەیە لەو ساڵانەدا نەدەوێت لەبەرەوەی سلەیمانی کە دامەزرا بۆ 1970 بۆ 1970 کە ئیبراهیم پاشای بابان دێتە سلێمانیەوە دەیەوێت شاری سلەیمانی بنیاد بنێ لەوانە دەگەڕێت کە بزانێت چ شوێنێک لە ڕووی تۆپۆگرافی شوێنەکەەوە بۆ ناوەندی شار مەڵکەندی هەڵەبژێرە بۆ دەرەوەی شار سەرچنار و هەروەها کانسکان هەڵەبژێرە لەبەر ئەوەی کە ئەمە وای کردووە کە شوێنەکەی بەدڵ بووە لە ڕووی چۆنەڵی سەرچنار کە تەنها شوێنێک بووە کە خەڵکی سلەیمانیش وەکو شوێنێکی گەشتیاری لەبەرەوەی ئامرازەکە و ساتە وەختانە ئامرازی گواستنەوە زۆر کەم بووە هەبووە هەر نەیتوانیوە هاچووی پێ بکات بەڵام سلێمانی خەڵکەکەشی بۆ دەوروبەری کوردستانی ژانی هەر نەک سلێمانی دەوروبەری سلێمانی و کوردستانیش هاتوونەت ئەم هاوینە هەوارە بەکاریان هێناوەکو بۆ ئارامی خۆیان بۆ گەشتێکی خۆش بەکاریان هێنا و هاتون زیاتر ڕۆژانی هەینی کە وەکو من لە مێژوەکانە خوێندمەوە ڕۆژانی هەینی بۆ کات بەسەربردن وابزانام ئێستا زۆری هەروایە بەڵێ بەو کاتە کە هاتوونەتە ئێرە خێزانەکان بۆ چی هەموو چین و توێژەکان سلەیمانی ئارام بەخش بووە یعنی بۆ شاعیرەکان بۆ نووسەرەکان بۆ ئەدیبەکان ئەمانە هەمووی لە شعرەکانیانە هاتووە کە سەرچنار چی پێبەخشیون چ ئارامێکی پێبەخشیون ئەمە خۆی لە خۆیە سەرچنار ئەگەڕێت بەڵێ وەلەو سادەیی پێوە دیار بووە کە سەرچاویکی ئاوی هەبوو لەگەڵ چەند چنارێکە سوورە چنارێکە ئەمە کە لە 1920 میستەڕی ژێتە سلەیمانی سەردانی سلەیمانی کە نووسەر و گەڕیدەیەکی بەناوبانگدا کە دێتە سلەیمانی یەکەم شت کە دێتە ناو سلەیمانی دێتە ناو سەرچنار لەبەر ئەوەی پێی خۆش بووە هەر لەوێ شوێنیان بۆ چاکردو لەوێ نیشتەجێ بووە دوای ئەوە کە گەڕاوەتەوە لە یاداشتەکانیە باسی ئەوەی کردو توتی چوومەتە سوورە چنار باین بە ناوی سوورە چنارە و لە یاداشتەکانیان هاتووە بەڵێ جاجوانەخان با بینە سەر بابەتی ئەوەی کە وەرزی پاییزە یادەوەریە جوانەکانی خۆتمان بۆ باسکەی لەم کەشە جوانەیە یادەوەریە خۆش و ناخۆشەکان ڕاستێکی یادەوەری خۆشەکانی ناو سەرچنار ئەوەیە کەناڵم نابڕێتەوە هەموو یەکێ لە ئێمە هەر خێزانێک لە سلەیمانیا ژیا بە یادگاریکی جوانی لەگەڵ سەرچنارە هەیە سەرچنار وەکو پێم وتی بۆ تا هاوینە هەوارێکی گەشتیاری بۆ هەموو خێزانەکان یادەوەریەکانیشمان بەڕاستی زۆر خۆش بووە وەکو بۆ نان خواردن بوو بێ بۆ هەر کات بەسەربردنێک بێ ئێمە ڕوومان کردوتە سەرچنار پێشتری ژۆکو باسم کە هەر لە سەردەمی مناڵیشمانەوە من بەداخەوە یەک وێنم دەستکە و لەوەی کە خێزانی بۆ هاتوین بڵێ بەڵێ ئەو وێنەیە ئەر خێزانی خۆمان چون چەند مناڵێکی دەوروبەریش لە ناویا دەرچووە بەڵام من لە یواتە منم 2 ساڵە کە هاتوونەتە سەرچنە بە حکمیەوەی کە وێنە کەم گیراوە لەو سەردەمەیە وەکو ئێستا نەبووە بە موبایل و ئەمانە تەنها وێنەگرێک هەبووە وەکو باسیەکەن تر ئێمە خێزانی لە دەرچین لە وێنەیەدا طبعا کۆمەڵێک خواردنی زۆر بە تامیشت هێناوە کۆمەڵێک میوە هێناوە دەست و چاو خۆش بێت بۆی پێمان خۆشە خێزانە خۆشەویستەکانیش کە ئەمڕۆ ڕۆژی هەینیە بتوانن کەشێکی ئارام لە هاوین هەواری سەرچنار وەربگرن و بتوانن با خواردنە خۆشەکانی سلێمانیش بێگومان یعنی یاپراقێکێک بۆ لەو خواردنانی کە زۆرێک لە خێزانەکانی سلێمانی لە سەردەمانی ڕابردوو هێناویانە لەگەڵ ئەندامانی خێزانەکانیانە نۆشیان کردو ئێستا شیرینی بەتام و جەبە چایەکیشەوە بخورێت کەشەکە خۆشترەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێت بەخێر بێن سەر چاو زۆر سپاس خۆشەویستان لەگەڵتانە بەردەوام ئەبین لەم پرۆگرامە تایبەتە لەم پرۆگرامە جوانەی هاوینە هەواری سەرچنار ئێستا ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانم ئەوانیش کۆمەڵێک میوانیان لایە گفتوگۆیان لەگەڵاکەن فەرموون بەردەوام بن دەستت خۆش بێت هەر زەگیان سپاس بۆ میوانە ئازیزەکان شجا ئێمە لەگەڵ بینەرانمان بەردەوامە بین خات و کلارە کە ئەمڕۆ لە لامان ئامادە بۆ باسمان کرد کە هونەرمەندێکی شێوەکارە ئیشی زۆر جوانی هەیە تابلۆ جوانەکانی کۆمەڵێکی لێرە
لەگەڵ یا ماشەڵڵا دەست و پەنجەیەکی باشیشە لە پیانۆژەنێ چەند بەهرێکی کۆ کردوەوە هەم شێوەکارە هەم میوزیسیانە هەم کوردستانە لە هەمان کاتە خۆی ئەندازیاری تەواو کردووە جا با بڕۆین گفتوگویەکی لەگەڵکەین کلارا خان سڵاوێکی دووبارەت لێبێ ماڵۆش بە قوربان سپاس گەشت بەکوێ تابلۆکەت بڵێ تابلۆکەت گەشت بەکوێ زۆری ماوە کەمێکم ماوە ئینشەڵڵا تاوەکەی ئەی دەستەکانە خۆش باسێکی ئەومان بۆ بکە تا چەند لە کاتی کارکردن تا سوود لە کەشی دەرەوە وەرەگرێت هەستەی هەوڵەدەی با بڵێن کەشێکی جیاواز بۆ خۆ دروست پێ چون ئیشەکان زۆر زۆر تایبەتە زۆر سپاس دەکەم بەڕاستی من تاکو ئیستا حەزەکەم هەموو نەوعی هوەرێ تاقیکەمەوە بە تایبەتی لە ڕستمکردنە لەبەر ئەوەی هەتاکو تۆ بگەیتە ئەو ئاستەی کە با بڵێن ئستایلی خۆت بدۆزیتەوە لە ڕستمکردنە پێویستەکە هەموو نەوعی تاقیکەیتەوە بۆ نمونە سکولی واقعی کلاسیکی بۆ نمونە حتا تەکنۆ ئارت ئەکادیمی زۆر کاتە هەر بوارێکە با بڵێن شێوەکاری بۆ جەنابەت حەزت لێ بۆ تاقی بکەیتەوە بەتەکید هەموو با بڵێن هەموو هونەرمەندێک لە هەر جۆرەیەک بێت پێویستەکە هەموو شتێک تاقیکەیتەوە کارکردنی زیاترت لەسەر بزەبڵ کارکردنی زیاترە ڕستمکردن زیاتر تاکو ئیستا تحدیدم نەکردووە ستایلی خۆم با بڵێن لەبەرەوەی وەکو پێتم وت هەموو شتێک تاقی ئەەکەمەوە اینجا دوای ئەوە بریار ئەدەم چی سکوڵێک بڕۆم کات و کلارە بەڕێستان ئەندازیاریان تەواو کردو باس لەوە کرد کە لە ساڵی 2020ەوە دەستی کردەوە بەکاری شێوەکاری و بە تازەی دەسەکەی بەکاری موزیک لەسەر ئەمەری پیانۆ 2020 گەرمەی کۆرۆناکە بوو یانی ئەو بڵین کۆرۆنا سوودێکی بە تۆ گەیاندووە زۆر لە کاتی کۆرۆنا خۆتەزانی لە ماڵ بووین ئەتر کاتم زۆر هەبوو هەستم کرد زۆر دەست بەتاڵم بەڕاستی وتم ئەبێ شتێک بکەم اینجا خۆم پێشتر هەر ینی حەزم کردووە لە ڕستمکردنە جارجار ڕستمم ئەکرد بەڵام بە شێوەی ئەکادیمی نەبوو دوای ئەوە وتم تەواو ئەبێ قەرار بدەم کە من دەستی پێ بکەم بە شێوەی ئەکادیمی اینجا لە 2020 دەستم پێ کرد هەتاکو ئێستاوە 3 ساڵە بەڵام بریارمدا کە هەموو شتێک تاقی ئەەکەمەوە هەموو سکوڵەکان با بڵێن سکولی ئارت بەعامیانی اینجا دوای ئەوە تحدیدەکەم چی ستایلێک ئەڕۆم یان چی سکۆڵی ئارتێک بڕۆم کاری زیاتر لەسەر بکەیت باشە پیانۆکە لێرە ئامادەیە پێمە خۆشە پێکەوە لەگەڵ هاوڕێیان و میوانەکانە و لەگەڵ بینەرەکانە جۆمان لە پارچەیەک موزیک بێ دەستی پەنجەی فەرموو
دەستەکانە خۆش بێت سپاس بۆ کلارە. کلارای جوان زۆر مامۆستا جەلیل جەنابەت ماشەڵڵا لەگەڵەوەی کە زۆر چالاکیت ئەو هەموو سیڤی و تەجروبە و ئەزمونە جوانەشت هەیە بەڵام زۆر خاکی نۆخۆڵینەی کەسێکت کە هەموو کەسێک لەگەڵ بەڕێزت هەست بە ئاسوودەی ئەکاتەنانت ئەگەر جەنابەت لە نزیکەوە نەتی بینی بێ جا لەگەڵ هۆنەرمەندانی ئێرە ئێستا باست کرد لەگەڵ کاروانە هاوڕەیەکی چەند ساڵن لەگەڵ مامۆسا عەزیز لەگەڵ هۆنەرمەندانی دیکەی ئێرە هیچ کارێکی هاوبەشت کردووە بەڕێزت لە تەک مامۆسا ئەحمەد ڕەواندزی لە تەک چەتۆ نۆرۆزە لە فستیواڵی هەولێر و ئەنە حدود 15 زۆر لە تەک مناڵانی هەولێرە وەلێ بەس بە ئفتخارەوە ئەم دەها لە تەک مامۆسایانی سلێمانی ئیشمان کردووە بەلەوە پێش 2 ساڵ لەمە پێش کلیپی نورمان هەر بە مامۆسا عەزیز توانە خورشید و خەلیل عەبدوڵڵا و ئەوانە بەڵێ کە لە هەر سوورەتێکە زۆر چالاکن ماشەڵڵا وە زۆر خوێنگەرمن هۆنەرمەندانی ئێرە بەڕاستی ئەم تەوانان خوێن شیرینی پێژین ئێمە لە کوردی ئۆتۆریتەیان هەیە مەوجی مثبەتیان هەیە بێژگە لەوە تەوانان موزیسیانن لە نظر موزیکالیتە مرۆڤێکی زۆر چاک و دڵنەرم و پاکن من زۆر خۆشحاڵم بەڵێ مامۆستاگیان دکتۆرجیان ئەگەر بکرێت جۆمان لە بەرهەمێکی تر بێت و بەرهەمێکی ترمان پێشکەش بکەن لە پرۆگرامە بڵێ فەرم ئەگەر ڕوونکردنەوەی سۆرانی بەڵێ بازە باڵێ ئێمە پێما خۆشە من هەر لەم بەرنامە یادێ لە گەورە کەڵە پیاوانی موسیقاکەم مامۆسا عەلی مەردان بەدەنە دەخوێنین بەڵێ ئەگەر کات بێ لە مامۆسا تایر تەوفیق من پێم خۆشە ئێمەیشە موسیقامان گەورە پیاوان یادکەن لە بین نەچێ موسیقامان نەبێتە هەر تورکی و عەرەبی زۆرێکی بیپارێزین ئێمە موسیقامان بەرزە ملەتی کورد ئەسان وەختێ ئێمە دایکی موسیقای ئێران و ئەمانینە من پێم خۆشە ئەمە وەزیفەی منە کە ئێمە کەلتورەکەمان جلوبەرگەکەمان هەموو چتمان بەرز ڕابگەێنین چونکە ئێمە یەکین لە تواوجانە بە شانازی پێوەکەین مامۆستا بەڵێ شانازی پێکەن با ئیجازەتان بەرهەمی فەرموو
تەنیا تەکیەگاهی بۆ شیار و هەڵبەستم بە یادی دوو چاوت الله بێمەی مەستم والله بێمەی مەستم تۆی خۆشەویستم بە یادی دوو چاوت الله بێمەی مەستم الله بێمەی مەستم تۆی کەسەی دەستان خۆش زۆر زۆر سپاس بۆیەوە دەنگت هەر نەڕزێت کاکەروان بین لێ بەڕێزت مامۆستا بەخوا پلانێکە بۆی هەیە تۆ لەو ساوە باسی خۆشە ئەەکەی. تیکەی بچووک بژەن ئەرێ تیکەی بچووک باشە کاکەروان ئەگەر مامۆستا جەلیل دکتۆر جەلیل باسی لەوە کرد کە بەڕێزت خوێندکاری یەکێک لە براکانی مامۆستا جەلیل بوویت ئەگەر باسێکە مامۆ بکەیت مامۆستا جەمشیدی ئەندەلیبی بەڵێ بە ئەچیت مامۆستا جوانی وت من سەرەتاکانی ژەندنی ئامێری نەیم کە دەست پێ کرد خۆم دەستم پێ کرد پاش چەند ساڵێک کە لەوەی فێری ئامێرەکە بووم بە گرنگم زانی کۆمەڵێک تەکنیک و کۆمەڵێک ئەحساس و کۆمەڵێک ئەوانەی کە لە ئامێری نەی هەیە ڕەنگە بەسەن تۆ خۆت بەتەنیا لە ماڵەوە تەمرین بکەین نەگەی بەو تەکنیکانە بەڕاستی بیرم کردەوە کە من بڕۆمە تاران بۆ لای مامۆستا جەمشید ئەندەلیبی کەمان بەڕاستی مامۆستا جەمشید ئەندەلیبی یەکێک لە ناوە دیارەکانی نێو مۆسیقای گۆرانی کوردی زۆرێک خزمەتێکی زۆری کردو یەکێکە لەو ژەنیارانەی کە بەڕاستی نینەوەی ژەندۆ نینەوەیەکێکە لە ئەو مۆسیقیانەی کە کەساس کراوە لە تەواوی دنیاە بەڕاستی بەناوبانگەوە مامۆستا جەمشید یەکێکە لەو مۆسیقیانی زۆر زەحمەتی کێشاوە لەگەڵ گەورەترین گۆرانی بێژە باڵێ لەگەڵ گەورەترین گۆرانی بێژەکانی دنیا بە تایبەت مامۆستا محەممەد شەجەریان کە کاری کردووە چەندین ساڵ پێکەوە کاریان کردووە لەگەڵ زۆربەی گۆرانی بێژەکانی کە من چوومە تاران لەگەڵ مامۆستا جەمشید ئاشنا بووین ماوەی 20 ساڵە بێ ئێمە زۆر هاوڕێ و زۆر هەرگیز مامۆستا جەمشید ڕۆژێک لە ڕۆژان وەکو مامۆستایەک لەگەڵ من تەعاملی نەکردو هەمیشە وەکو دوو هاوڕێ پێکەوە بووین بەڕاستی زۆر سوودم لێبینی هەم لە ڕووی ڕەدیفی مۆسیقی ئێرانی هەم لە ڕووی تەکنیکەکانی ئامێرینەی کە بەڕاستی ئەو یەکێکە لە بەرزترین ژەنیارەکانی ئامێرینەی بۆ من مای خۆشحاڵیەکە کارم لەگەڵ کردووە انشاءالله هەر بمێنی تەمەند درێژ بێت چیمان پێشکەشەکەی من ئەمڕۆ تەنها لەگەڵ مامۆسایان لەگەڵ ئوستاد لەگەڵ دکتۆر جەلیل ئەندەلیبی و خاتون نگینی ئەزیز کێشەکە لە دەنگە زۆر جوانەکان بەڕاستی من لە سەرەتای بەرنامەکە ناوم نەهێنا بەڵام بەڕاستی شایەنەوەیە باسی کۆمیشەکە لەو دەنگانەی کە لە نەوعی دەنگی ینی شکڵی دەنگی زۆر جیاوازە ئەم گۆرانی ئیرپانیانەشکەی خوێنە کاری زۆر ئاسان نین بەڕاستی کەسی خۆی ئەوێ بیڵێ من دڵخۆشم بۆ ێسش لەگەڵی گۆرانیەکەم و دەروا دەنگێکی قرار لە ژێرەوە لەگەڵ یاموتەوە من قرارم نییە گۆرانی بڵم ڕێت داوای بەرهەمێک لێ بکەین لەو ساڵ لە سەرەتای بەرنامەوە ڕەوەند ئەوەت پێ ئەڵێتی دڵی مەشکێنە کاکەروان باشە کورتە مەقامێک لەگە مامۆستا جەلیل ئەخەنم هەروە لە دەشتیا دا دای دا دا دای دا غم زده
غم زده خودم نشانه تیری مشگاه مکه داده عاشقی روتم عزیزم تیر برانم مکه داده ببردی پر خط شیشه دلای آوارم مشکنه لنا زمرای رقیبانا عشقی بیچارم مشکنه شیرین شیرینه شیرین شهمامه بخوانت بینم خم حرامه ورانت بینم خم حرامه دخيلم أي نسيمي صبح نگاهی مسکنی دوما پریشانی مکت و زور بیا و ناز دارم مشکنه شیرین شیرینه شیرین شهمام بخوانت بینم خم حرامه ورانت بینم خم حرامه دەنگت هەر خۆش سپاس سپاس بەردەوامین لەگەڵ بەرنامەوان بەڵێ بەردەوامین بێگومان پرۆگرامەکە دەستی خۆش بێت کاکاروان دەستی مامۆستایان خۆش بێ و دەنگتان نەرزێت سپاس بۆ ئێوە ئازیزان لەگەڵتان بەردەوامین بەڵام لە ئێستادا پشوێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە لاتە خۆشەویستان دووبارە سڵاوێکی گەرمتان لێبێت لە هاوینە هەواری دڵگیر و دڵڕفێنی سەرچنار لەگەڵ ئێوەی خۆشەویستین بە ئومێدین ئێوەش بە دیار پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نێوە تاکو ماوەی کەمتر لە 2 کاتژمێر بە دیارمانەوەدا بنیشن شاشە جوانەکەی کورسات بەجێمێڵن لەم بەشی پرۆگرام دوو میوانی ئەزیز و خۆشەویستم لەگەڵایە باسی بابەتێکی هەرە جوانەکەین کە ئێمە باسی سەرچنارەکەین هەر یەکێک لە ئێمە سەردانی سەرچناری کردبێت بێگومان فۆتۆ جوانەکانی سەرچناری لە یاز نەکردووە بۆیە ئەمڕۆ پێم خۆشە باسی فۆتۆ و سەرچنار بکەین کە بێگومان هەردووکیان هاوکێشەی یەکەن تەواوکەری یەکەن هەم لە ڕابردووە چۆن فۆتۆکان یادەوەری و یادگاری جوانیان تۆمار کردووە هەم لە ئێستاشە تاکو چەندێک ئەو فۆتۆیانە ئەمێنێتەوە لە ئەرشیف و مێژووی ئەلبومی هەر یەکێکمانە کە ئەرشیفێکی جوان تۆمارەکەین بە خۆشحاڵیەوە زۆر بەڕێز کاک خالید غەریبم لەگەڵا بێت کە بەڕێزیان هەم کەسایەتی شارن لە هەمان کاتە یەکێک بوون لەو فۆتۆگرافەرانی کە لە ساڵانی 60ەکان و 70ەکانە فۆتۆگرافەرێکی زۆر زۆر تایبەتمەند بوون لە هاوینە هەواری سەرچنار فلاشگێڕیشیان پێوتووە کاک
ناوکی بەڕێستم بیرتەوە کاک خالید بمبەخشە سڵاو لێ بێتەوەم کاتت باش بێ هەر با لەوە دەست پێ بکەین کاک خالید بەڕێستان وەکو فلاشگێڕێکی سەردەمانی ڕابردوو لە هاوینە هەواری سەرچنار باسی ئەزمونێکی خۆتمان بۆ بکەیت و یادەوەریە جوانەکانی خۆت لە سەرچنار چی بوو؟ طبعاً لە یادەوەریەکانی خۆم کاتی هەفتە دەستم کرد بە مستەوەری بەڵام لەوە پێش هەر هیوایەتم بوو خاڵم مستەوەر بوو لە مخاڵمەوە فێر بووم اینجا دوایی کامێرە فلاشم کردە شانم هاتمە سەرچنار وەکو یادەوەریەک بۆ هەم بژێوی ژیانم هەم بۆ حەزی خۆشم چەند وێنە دیتر خەڵک ئەهات و سەیرانکەرەکان ئەهاتن بۆ سەرچنار هەمووی بە ئایلەوی دابەزین و ئەهاتن ناو باخی سەرچنارەوە منیش فۆتۆمەگرتن و ئەوەی کە پێویستی وایە یادەوەریەکی خۆش بوو ئیتر خەڵک لە بەسراوە هات لە بەغاوە ئەهات لە کەرکووکەوە ئەهات لە هەولێرەوە ئەهات بەڕاستی ئەو کاتە تام و چێژێکی خۆشی هەبوو و دوای ئەوەش طەبیعی بوو ئێستا بەڕاستی تەلبەن کراوە و چوونە ژوورەوە بۆ ئایلە تۆزە زەحمەت بوو و ئێستا دەستخۆشیەکەم تۆزە کراوە تر بووەتەوە خەڵک پێر بۆ یەتەوە خەڵکیش سلێمانی بۆ ناو سەرچنار شتێکی بەڕاستی ئێستا خۆشە بەڵام جاران کەس نێتوانی وەکو جاران بێت ساڵەکانی هەفتا و پێنج و ئەوانە هەتا هەفتا و حەوت و هەفتا و هەشتیش خەڵک زۆر بە ئاسایی ئەهاتن ئایلی سلێمانی هەموو شارەکان ئەهاتن بۆ سەیرانگای سەرچنار بەڕاستی ئاوێکی چاچی هەبوو ئەو وەختە ئێستا هاوین ئاوی نییە یعنی لەبەر ئەوەیە خەڵک تۆزێ کەمتر دوورکەوتۆ لێی کەم شوێنانی کە هەبوو بە سەرچنار هەبوو. کاک خالید پێش ئەوی باسی وێنە ئەرشیف کراوەکانی هاوینە هەواری سەرچنارمان بۆ بکەیت کە بەڕێزت فلاشگێڕ بووی لە هاوینە هەواری سەرچنار پێم خۆشە باس لەوە بکەین جیاوازێکی چۆن ئەبینی لە ڕابردووە وێنەکان بۆ تۆ لە چاوی تۆ وەکو فلاشگێڕێک چۆن بووە چۆن وێنات کردو گۆشەیەکی جوانە دۆزیەوەتەوە لە هاوینە هەواری سەرچنار ئێستاش پێ وایە هەر بەو شێوازە بۆ گۆشەنیگایەوە حەز ئەەکەی بێی فۆتۆیەک بچرکێنێ خۆشە بەڵام ئەو ختە ڕەش و سپی هەبوو ملەوە نەبوو فلیم بوو ئیستا میمۆریە و ئیستا کامێریم پێشکەوتوو هەیە ئەو وەختە هەمووی زۆرترینی بەدەست ئەمان کرد وەکو مواد و لارجەر و کۆمەڵێشتی مسەوەری ئەو وەختە خۆمان ئینمانە کرد دروستمانە کرد ئیستا بە کلیچێک هەمووی کۆتایی پێهێنی باشە ئێستا وێنە ئەرشیف کراوەکان بەدەست بەڕێستەوە ئەمە سەرچناری کۆنە ئەمە طبعاً هەر ئەو پردەی تیا بوو خەڵکەکە هەمووی لەو پردەوە پردێکی 2 مەتری بوو پانیەکەی درێژەکەشی دەوری 20 مەترێ بوو ئەوە خەڵک لێەوە هاتشویە کرد و ئیترە هاتنە ناو سەرچنارەوە ئەمە هەر خۆمم لە سەرەوەیە سەر و سەرچنارە ئەمە هەر لای شەلالەکەیە ئەمە سەرچنارە طبعاً بە ڕەش و سپی بووە ملەوەنمان کردووە ئەم وێنانە هەر لەلایەن بەڕێستەوە چرکان ئەمەش هەر خۆمم کاتێکم مسەوەر بووم ئەم وێنەیە بە ئاماژێکی پێ بکەین ئەو کامێرەی کە بەکار مسەوەرمە لەگەڵیانە ڕسمم گرتووە ئەو کامێرێتان بەکارێنە کامێرەی یاشی کامان هەبوو کۆنی کامان هەبوو کامێرەی 120مانە بوو 12ی زۆر باشە ئەوش وێنەیەکی سەرچنارە سەرچنارە ئەو برادەرە نانەیە بە قازەکان زۆر باشە کاک خالید بەدەم فۆتۆکانەوە پێم بڵێ یادەوری خۆشەکانی تۆ لە سەرچنارە چی بۆ یادەوەریکی جوانمان بۆ باسکەین جارێکیان تەمان کامێری ئەو وەختە زوم نەبوو زوم ناکرا و بڵین بێنیتە پێش و بوێتە دواوە ئایلەیەکی زۆر وەکو ئەم ئایلەیە ئەمە ئایلەی خۆمانز کە وەختی خۆی گرتومانە ئاوا زۆر بوون کامێرەکە بۆ هەبچی تاتە دواوە بۆ هەبچی تاتە دواوە جا منیش نزیکی ئاو بووم نزیکی ئاوەکە بووم هەر ڕۆشمە دواوە زوە بەزەلام ما ئایلەکەم وت حازر بن و بە دوا کەوتمە ناو ئاوەکە بە کامێرە و فلاشەکەەوە ئەوەنە متەحەمیز بووی بۆ چونکە هەر سێری چیمە کرد سێری ئەو کەسانەمە کرد کە من تەسویریانەکەم ڕسمیانەگرم ئاگام لە دوای خۆمەوە نەبوو بۆ خۆی وردە ئەرە هاتم
کەوتمان ناو ئاوەکۆ بەکان یادەوەرێکی جوان بوو لە لای تۆ دەست خۆش بە کاک خالید پێمان خۆشە کاکێ من محێدینیش کا بەڕێزیان فۆتۆگرافەرن ئەزمونێکی زۆر باشیان هەیە لە کاری فۆتۆیی ئەمڕۆ ئامادێ لە پرۆگرامەکەم زۆر سپاس کاگە من بەخێراتی با باسی فۆتۆ و سەرچنار بکەین لە سەردەمانی ئێستا چۆن ئەیبینی بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە وەکو چۆن ناوی سەرچنار پانتاییەکی باشی گرتووە لە مێژووی شاری سلێمانیە بەدڵنیایی و فۆتۆکانی سلێمانیش لە ڕابردوودا و لە ئێستاە پانتاییەکی زۆر باشیان داگیر کردو لە ژیانی هەرێکێکمانە باوەڕ ناکەم ماڵ نەبێت کە لە ئەلبومەکەی وێنەی عیلەی خۆیان وێنی خێزانی خۆیان وێنی تاکی خۆیانی سەرچناری تیانە بێت بۆیە لە ئێستاشا هاوڵاتیانی شاری سلێمانی دوای ئەوەی کە پێشتر ساڵانی پێشتر زیویر ببوون لە سەرچنار بەهۆی کۆمەڵێک ئەوەی نەبوونی خزمەت گوزاری ئەوە ئێستا ئاشبوونەتەوە ڕۆژانە سەرئێن لە سەرچنار وێنەکانیان لە ناو مۆبایلەکانیانە تۆمارەکەن وەکو ساڵانی پێشووتر وێنە ئەگیرێت و فۆتۆ ئەگیرێت لە هاوین هەواری سەرچنار زۆر باشە کاگە من پێمان بڵێ لە ئێستا لە وەرزی پاییز و پێشمان ناوەتە وەرزی زستانەوە چ گۆشەیەک ڕنگ جووری ئەو کامێری کە بەکارهێنرێت بۆ کارێکی فۆتۆی بۆ چرکاندنی فۆتۆیەک لە هەموو لایەنەکانەوە پێویستە چ تایبەتمەندیەک بۆ فۆتۆیەکی جوان کە بڵین ئەمە لە وەرزی پاییزە چرکاوە ئێمە بە زۆربەی کامێرەکان ئەتوانین فۆتۆ بگەین بەڵام ئەم وەرزە وەرزێکی تایبەتە وەرزی گەڵاڕێزانە وەرزی پاییزە سەرچناریش بە هۆی ئەوەی کە زۆربەی شوێنەکانی دارە ینی داری زۆری لێیە لەم کاتەیە گەڵا ئەوەرێ لەم وەرزەیە گەڵاوەرێ بۆیە خەڵک ڕووەکاتە سێرانگا بۆ وێنەگرتنی پاییز و گەڵاڕێزان زۆر باشە جۆری کامێرەکەشمان پێ بڵێ یا ئەو تایبەتمەندیانی کە پێویستە بە وەرزی پاییزە زۆربەی بڵین وەکوتم ئاماژەم پێکرد کامێرە بەکارێت بەڵام لێنزەکات ئەم لێنزی وایت بەکارهێنن بۆی سروشتی جوانی سەرچنار دەرکەوێت کاگێ منگیان زۆر بە کورتی پێم بڵێ یادەوەری خۆشت هەیە لەگەڵ سەرچنارە وەڵاهی ئێمە بە حکمی ئەوەی کە جیلێکی تازین لە چاو مامۆستا خالید و ئەوانە زۆر یادەوەری خۆش هەیە بەڵام ئەوەی ئێستا لە خیاڵمانە هەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ دوو میوانەکەشم کاک خالید غەریب و کاک هێمن محێدین کە بەڕێزیان باسی چرکاندنی فۆتۆکانیان کرد هەم لە سەردەمانی ڕابردوو کە کاک خالید خۆی فلاشگێڕێکی کۆنی 60ەکان و 70ەکان بۆ ساڵی 60ەکان و 70ەکان لە هەوی ناواری سەرچنار لە هەمان کاتە کاک هێمن محێدینیش یەکێک بووە لە هەرە فۆتۆگرافەرەکان کە باسی ئەزمونێکی جوانی کاری فۆتۆیی کرد لەم سەردەمەی ئێستا و لە هاوین هەواری سەرچنار بەڵێ خۆشەویستان ئەمە تاوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لەم بەشی پرۆگرام لەم هاوینە هەوارە جوانەیە بۆ ئێوەی خۆشەویستم گواستەوە بەڵام پرۆگرام تەواو نەبووە بەشێکی تری لە لای هاوکارانمە بۆ ئێوەی خۆشەویستیە گواستنەوە فەرموون سپاس بۆ هاوکارمان تەرزە کە لە بەشێکی دیکەی هاوین هەواری سەرچنار لەگەڵمان بوو ئەگەرم لای هونەرمەندان و مامۆستایان مامۆستا جەلیل بەرهەمێکی دیکەمان پێشکەشکەن و ئەگەر زانیاریەکەت هەبێ یان شتێک هەبێ لەسەر بەرهەمەکە تەوێت باسی بکەیت بەڕێز و احترامەوە زۆر بۆچکە و تایبەت موسیقای هەر چوار پارچەکەمان زۆر بەناوبانگ و زۆر عالیە یانە لە تواو دنیا ئێمە یادی ئەەکەین لەم بەرهەمە لە ڕۆحی شاد بێ هونەرمەندی گەورەی باکوور هونەرمەندی بێتۆجان ئاهەنگێک لەو بە یادی دەڵێن ئەوەکتە لە ئاخرین بەشەکەی شێ و مامۆسا عەلی مەردان بەسەرەکەین و ئیتر ئینشاڵڵا لە قەومەت بفەرمون مامۆستا دەستان خۆش بێت Cima
توش من دور كتير بجرون يجاب من كما توش من دور كتير بجرون يجاب من سپاس بابین لای مامۆستا هەیە من ئێمە کە بەڕاستی چێژمان وەرگرتووە پێمان بێ بەڕێزت گوێ و چاوی جەنابەت زۆر جیاوازترە لەوانەیە پڕ لە هەستریشە جا ئەگەر با بڕۆنێ لای بەرهەمێکی دیکە وا بکەن ئەم کەشە هەر بە جوانی با بمێنێتەوە کە دروست بۆ لە بەرنامەکە چاوانت گەشت بێت منی مەست ئەگەر مەستان لە دین دەرچوون من مەست و مەی وەتە خوانم ئەگەر ئەوینداران بەدخۆن من لە جوملەی بەدخوانم گوێم لە دەنگی دڵی خۆم گرت گوێ بە هیچ دەنگێتر نادەم کە ئەو حەوای عەشقی من بێ با بە نەفرەت چم وەک ئادەم ئیتر من لە ئێوە ناچم بێن وەک مەسیح بمدەن لە خاچ لەو ڕۆژەی ئەوم ناسیوە توێشووی عەشقم پڕە لە ماچ عەشق خەونم عەشق خولیام عەشق دینم عەشق دنیام ڕۆژێ دەبێ ئێوەش بێنە سەر دینی من دڵنیام ڕۆژێک دەبێ ئێوەش بێنە سەر دینی من دڵنیام سپاس بۆ تۆ خۆش زۆر زۆر خاڵبین مامۆستاگیان با بچین لای بەڕاستی چەڵی هەبوو دەستەکانە خۆش بێ سپاس خاتوونی خاتو کلارە خاتونی هونەرمەند بزانین کارەکەی گەشتۆ بەکوێ خاتو کلارە تابلۆکەت بەکوێ گەشتووە تەواو تەواو لە کۆتاییە دەستە خۆش بێت شتێکە بێت لە کۆتاییە بتەوێ ئاماژەی پێ بڕیت خاتو کلارە واللهی ینی هیوادارم شاری کەرکووک زیاتر گرنگی بدەن بە هونەری بۆ ئەوەی پێویستمان بەوەیە شارەکە زیاتر پێشکەوتوو بێت بەڕاستی زیاتر ئاکتیڤیتی و شتی هەبێت
ئیتر هەر ئەوەندە هەر ئەوەندە سپاس بۆ تۆ سپاس سپاس بۆ ئێوەش زۆر خۆشحاڵ بووم کە لێرە بووم ئەمڕۆ بەڕاستی زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ زۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەی ئازیز کە هەتاکو ئێستا لەگەڵمان بەردەوام ماونەتەوە جا ئێمە بە بەرهەمێکی جوانێ خاتونگین و هەروەها بەدەست و پەنجەی مامۆستا جەلیل و مامۆستا عزیز و هەروەها کاکاروانی ئازیز کۆتایی بە بەرنامەکەی ئەمڕۆمان نەهێنین بەڕاستی سەرچنار جوانێکی تایبەت بەخۆی هەیە جا ئێمە کاتێکە بەرنامەکەمان پێشکەشە کرد زوو گەڵایك لە دارەکە ئەکەوتە خوارەوە هەستت ئەکرد تاچەند ئەم کەشە کەشێکە کە مرۆڤتیایە هێور ئەبێتەوە شوێنێکە بەڕاستی ئەتوانی سەردانی بکەیت نەک بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی بەڵکو بۆ چەواوی پارێزگاکانی عێراقە سەردانی ئەم شوێنە گەشتیاریەکان لە پارێزگای سلێمانی بە هیوای جوانترکردنی ئەم پارێزگایە کە سەرچنار ئەتوانین بڵین تاجێکە دراوە لە گردنی پارێزگای سلێمانی و کەس نییە بێتە پارێزگای سلێمانی و سەردانی ئەم شوێنە دڵڕفێن و جوانە نەکات. پرۆگرامەکەمان بەرەو کۆتا ڕوا بە کۆتا بەرهەمی مامۆستایان و هونەرمەندان هیوای کاتێکی خۆش بۆ هەمولایەک خواتان لەگەڵ بێ. ئەگەر هاوڕێیان ئەزێت هاوکاریەکمان کەن فەرموو خۆشە یەک جارتر تەشەکرکەم لە کاناڵە جوانەکەی کوردسات بەرنامەی بەیانی باش ڕۆژێکی هەموو خەڵکی بە شەرەفی سلێمانی و هەموو کوردان یادیەکەین لە مامۆستا عەلی مەردان وە خواحافزیتان لێکەین من و نگین زۆر بەخێر ڕێن و بۆ تارە ئیشەڵڵا سەفەری خێرتان بێت. أجل قلبي غيرك لا جرقم أجل قلبي ليلي غيرك لا جرقم نشانم آدا نشاني دردم نشانم آدا نشاني مرقم توخ وبسياتي آي يا ربسياتي توخ وبسياتي آي يا ربسياتي هردو گرفتار یک آسردین شوی که ام شو شوی که ام
شو شوي كون